گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی چالاکێکی کرێکاری خەڵکی شاری سنە، مانگرتنی نەرگس موحەممەدی لە خواردن، گوشاری وڵاتانی عەرەبی ناوچەکە بۆ بەڕێوەچوونی دانوستانەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا و مەترسی لە سێدارەدانی هاوڵاتیکی خەڵکی شاری کرماشان. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی لە شارەکانی سنە و شابات لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتی گەیشت و ڕۆژی سێشەممە چواردەی ڕێبەندانی 1404 هەتاوی هاوڵاتیکی خەڵکی شاری سنە بە ناوی مەهدی قادری تەمەن 32 ساڵ و باوکی دوو منداڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. هەروەها ڕۆژی یەکشەممە 12 ڕێبەندان شارومەندێکی خەڵکی شاری شابات بە ناوی ئایدا کۆشکی تەمەن 23 ساڵ لەلایەن ئیتلاعاتی سپای ڕژیمەوە دەست بەسەر و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ شەپۆلی نوێ دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە کوردستان هێزێکی زۆری سەرکوت و سەربازی ڕەوانەی شارە و شارۆچکەکانی کوردستان کراوە و گوشارێکی زۆری ئەمنی لەسەر ناڕازیانە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی چالاکێکی کرێکاری خەڵکی شاری سنە. بەپێی هەواڵی گەیشت و عەبدوڵڵا خانی چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 40 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا سەبارەت بۆ تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستانیە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو چالاکوانە ڕێکەوتی شەشی بەفرانباری ئەمساڵ سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و مەترسی ئەشکەنجە و وەرگرتنی دانپێدانانی زۆرەمرێ لەسرە. ئازادی چالاکێکی فەرهەنگی خەڵکی شاری کرماشان. ڕۆژی چوارشەممە 15 ڕێبەندانی 1404 هەتاوی چالاکێکی فەرهەنگی خەڵکی شاری کرماشان پاش تێپەڕبوونی 33 ڕۆژ لە دەست بەسەرکرانی بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو هاوڵاتیە بە ناوی مەحسا زارعی ڕۆژی هەینی 12 بەفرانباری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سپای ڕژیم بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە ناوبراو تا کاتی ئازادکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و هەروەها لەژێر توندترین ئەشکەنجەکانی ڕژیمدا بووە. مانگرتنی نەرگس موحەممەدی لە خواردن. بە پێی دوایین راپۆرتەکان نەرگس موحەممەدی چالاکی مەدەنی و براوەی خەڵاتی نۆبێل بۆ ماوەی زیاتر لە 3 ڕۆژەمانی لە خواردن گرتووە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو دش بە نایاسایی بوونی دەست بەسەرکراوان و ڕەوەندی دۆسیەکەی پێشلکردنی مافی بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕاگررتنیان لە دۆخێکی زۆر خراپدا مانی لە خواردن گرتووە. جێگای ئاماژەیە ئەو چالاکوانە کاتی بەشداریکردنی لە مەراسمی حوتەمی خوسرە و عەلی کوردی هاوکات لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە چالاکانی مافی مرۆڤ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ڕژیم کران. گوشاری وڵاتانی عەرەبی ناوچەکە بۆ بەڕێوەچوونی دانوستانەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا بە هۆکارێکی نادیار و قبوڵ نەکرانی هەندێک لە مەرجەکانی دانوستانەکان لەلایەن ڕژیمەوە بۆ ماوەیەکی کورت دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا هەڵوەشێنراوە. بەپێی راپۆرتی گەیشت و پاڵ ببورن
پاش هەڵوەشانەوەی دانوستانەکانی نێوان ڕژیم و ئامریکا وڵاتانی عەرەبی ناوچەکە لەوانە عەرەبستانی سعودی، قەتەر، کوێیت و چەندین وڵاتی دیکە بە مەبەستی دەستپێکردنی پەیوەندیەکان گوشارێکی زۆریان هێنایە سەر هەردوو لایەنی دانوستانەکە و بەو هۆیەوە بڕیاردرا کە دانوستانەکان ڕۆژی هەینی حەڤەی ڕێبەندان لە وڵاتی عۆمان بەڕێوە بچێت. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا دوو پەهبادی سوپای پاسدارانی ڕژیم لە ئاوەکانی خەلیجی فارس تێکشکێنراوە و گرژی و ئاڵۆزیەکان لە هەڵکشاندایە. سەپاندنی حکمی 8 ساڵ زیندانی تەعزیری بەسەر مۆستەفا مێهرئاین. بەپێی دوایین راپۆرتەکان، مۆستەفا مێهرئاین چالاکی مەدەنی دانیشتووی شاری تاران لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 8 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ناوبراو لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی شاری تارانەوە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات، چالاکی تەبلیغی دژ بە ڕژیم و هەروەها بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی ئەم حکومەی بەسەردا سەپێنراوە و هەروەها بۆ ماوەی 2 ساڵ لە چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکان و چوونە دەرەوە لە وڵات بێبەشکراوە. مەترسی لە سێدارەدانی هاوڵاتیکی خەڵکی شاری کرماشان. بەپێی دوایین هەواڵەکان، هاوڵاتیکی خەڵکی شاری کرماشان و لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو بە تۆمەتێکی ناڕەوا مەترسی لە سێدارەدانی لە ئارادایە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو هاوڵاتیە بە ناوی موسلیم سەییدی تەمەن 39 ساڵ ڕۆژی هەینی 19 بەفرانباری ئەمساڵ بەهۆی بەشداری لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی دەست بەسەر و پاشان سەرەڕای ڕوونکردنەوەی ڕەوەندی دۆسیەکەی و هەروەها ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی بە بنەماڵەکەی ڕاگەیەندراوە کە ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا لە سێدارە بدرێت. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژانە گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی بەندکراوان و گیان بەخکردووان بەرزتر دەبێتەوە و کۆمەڵێکی زۆر لە بنەماڵەکان تەنانەت تەرمیڕۆڵەکەیان نەبینیوە. گیان لەدەستدان و برینداربوونی 13 کرێکار لە ئێران. بەپێی دوایین هەواڵەکان، 2 کرێکار لە شارەکانی ئەردەبیل و نەیشابور بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران و سرویسی هاتوچوویان تووشی ڕووداو بوون و کرێکاری گیانی لەدەستا. بەپێی دوایین زانیاریەکان، کرێکارێکی خەڵکی شاری نەیشابور و شاغڵ لە شێرکەتێکی بەرهەمهێنانی خوراکی ئاژەڵان بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە گیانی لەدەستاوە. هەروەها 12 کرێکاری دیکەی شاغڵ لە شارۆچکەی پیشەسازی دووهەمی شاری ئەردەبیل بەهۆی هەڵدێرانی پاسی هاتوچوویان بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. دوا هەواڵمان سەبارەتە بە بانگەوازی تۆمارکردنی ناوی منداڵانی گیان بەخکردوو لەلایەن شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان. ڕۆژی ڕابردوو، شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان لە ئێران بە بڵاوکردنەوەی بانکێشتنامەیەک خوازیاری یارمەتی بنەماڵەی منداڵانی گیان بەخکردوو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو بە مەبەستی تۆمارکردنی ناویان بوو. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە بانکێشتنامەکەدا ئاماژە بەوە کراوە کە لەلایەن ئەو شۆرایەوە تاکو ئێستا ناوی لانی کەم 163 منداڵی گیان بەخکردوو بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم تۆمار کراوە و ڕۆژانە ئامارەکان لە هەڵکشاندایە. لە درێژەی نووسراوەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە پێویستە بنەماڵەی گیان بەخکردووان، برینداران و دەست بەسەرکراوان بە شێوەیەکی چالاک بەشداری بانکێشتنامەکە ببن تاکو تاوانبارانی دژ بە خەڵک سزا بدرێن. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.